یارانە خێزە کوردەوە دەسپەر بەخۆ ئەو دیبێتەیە ئەم شەو لە مەرگە جۆرا و جۆرەکانە هەفتەگە لە ڕابردووە کە من سێیانم لە حەوزەیە کوردەوارە دەستنیشان کرد. یەکێکیان مەرگە سیاسی حکوومەتە هەرێم بوو، یەکێکیان مەرگە ئیدئۆلۆژیک دەوڵەتە ئێرانی بوو و ئەوی تریان مەرگە جەماهیریە ئەقمارە دەوڵەتە ئێرانی بوو. هاوکات بوو لەگەڵ مەرگە ئەلیزابەتە دووەم مەلەکەی بریتانیا و لە هەمان کاتە قاڵێک و شانتاژێک لە ژێرە ناوە مەرگە خانمێک بە ناوە شلێرە ڕەسوڵی. ئەو دیبێتە بۆ مشەخەس بوونەوەی نەزەراتە ئاخێزە کوردەوارە سەربەخۆش بۆ یارانە ئاخێز بتوانن ڕوبەڕوویە وەها مەسائلێک بوونەوە بۆیە من ئەمشەو تۆزێک محاولەکەم بە ئستدلال هاوردنەوە شیکردنەوە مەسائلەکانتان بۆ باسکەم. پێشووتر ئەم جۆرە خەبەرە لە میدیاگەلە مختلفە فەیسبووکی و تۆڕە کۆمەڵایەتیەکانە هەرێمە کوردستان دەست بەدەست ئەکرێت. ئێمە لە زەرف ساڵانە ڕابردوو بە تایبەتی لە کاتێکا کەم حکوومەتە هەرێمە دروست بوو و من ناوم یا حکوومەتە حەلیم، خەڵکە ئێمە وردە وردە فێرە مەسئلەیە کریان بە ناوی کێ پشتت ئەگرێ و کێوا لە پشتتا و تۆ نۆکەرە کەیت و ئاغاکەت کێیە و کێ ساپۆرتت ئەکا و خەریکی بەوزەی کێ ئەڕۆی بەڕێوە کێفیتی داوی. ئەمە بووە بە ئەدەبیات و ورد و دەرسە خەڵکە کوردەوارە داگیرکریا گەلای کۆرپۆریشنە یەهودە عێراقی و لەم کارە پارتی و یەکێتی دەستێکی باڵایان بوو و ئەمیانە تەشەنەدا ئەم جۆرە ڕفتارانە وەسە گەڕی وەسە گولی ئەبێ بە پاندەمی بڵاوە پێیەکا و خەڵکی فێری ئەوێ و ئەم قسانە تکرار ئەکاتەوە. بۆیە ئەمانە وەختێ ساڵەکانە نەوەدەکان وەختێ لەگەڵ یەکتریا شەڕیان کرد بۆ خاترەوەی خۆ بسەپێننە سەرە کۆمەلگای ئەو بەشە لە کوردەوارە کە بە قەومێتنێکی کریاگە شەڕێکی مهەندسی کریاگی ساختیان لە ژێرە ناوە شەڕە پارتی و یەکێتی دروست کرد تا مابەقی گروپگە لە چەکدار حەپەلوش بکەن و خۆیان تەبدیل بوون بە دەسەڵاتە ناوە ئەو بەشە لەو سێ مەحافزە و پاشان هاتن وتیان لە ژێرە فشارە مادلەن ئالبرایتە ئێمە ئاشتیمان کردگە. خۆب تەبیعەتەن نەکریا دوای 36,000 نەفەر بە قەوڵ خۆیان لە یەکتری کوشتن هەڵگەڕیت و بێژی وەڵا ئاشتیمان کردگە. دەبایە هەڵگەڕیتەوە بە نیرۆکانە خۆت بێژی دەسەبێ دەسەڵاتم ئاغای گەورەمان فەرمایشی کردگە کە بۆتان نییە ئیتری لە یەکتر بکوژن، بەڵام ئاغای گەورە حتا ئەم قسەیە کرد 36,000 نەفەر چوو. بۆ ناوسکی بڕیا و ڕۆژە ئەوەڵەم قسەیە نەکرد؟ ئەوە سوالێکە کە کەس لە خۆی ناکات. تەبیعەتەن پرسیار شتێکی مهمە. ئێستا شتێک بڵاو ئەوێتەوە لە ژێرە ناوە دڵشاد ئەنوەر. ئەکسری ئەم پەیجانەی سەر بە پارتی و یەکێتی بڵاویەکەنەوە. دەقە نووسینەکە ئەمەسە هەمان سناریۆی ئەفغانستان چاوەڕێتانە. هاوپەیمانان هۆشداریەکی تند ئاراستەی پارتی و یەکێتی دەکەن. جێدێکە هاوپەیمانان کێن وڵاتانە ڕۆژە ئاوا کە زاهرەن هاوپەیمانە ئەم دوو حیزبەنە. جا ئێژێ میرو لە خۆی چییە تاکە لەو پاکەی چی بی؟ تۆ هەموو گیانە پڕبێ لە نۆکەری ئەحیانە نازانم چۆن هاوپەیمانە کێی. ڕوون میدیا چەند وەفدێکی ئەمریکا و هاوپەیمانان بەجیا هاتوونەتە هەرێم و بەرپرسانی باڵای هەرێم و یەکێتی و پارتیان بینیوە. جیاواز لە ڕابردوو پەیامی تند و جددی و هشداری ئامێزیان پێگەیاندوون وا دیارە ئەمانیش پەیامەکانیان بە جددی وەرگرتووە.
پەیامەکان پەیوەندیدار بوون بە ئازادی ڕادەربڕین، یەکخستنەوەی هێزەکانی پێشمەرگە و چەند پرسێکی تر بەڕوونی باسی گیراوەکانی بادینانیش کراوە. پیان وتراوە چیتر بەرامبەر دۆخی ئازادی لە هەرێم دەستەوەستان نابین، ناشکرێت ئێمە چەک بدەینە وزارەت لەوێوە بگاتە دەستە هێزە حیزبیەکان. لە هوشداریەکدا بەڕوونی بە بەرپرسانی هەرێمیان وتووە مەترسی جددیتان لەسەرە، دوور نییە سناریۆی ئەفغانستان لێرەش دووبارە بێتەوە. بۆیە گەر بە خۆتاندا نەچوونەوە چیتر مامەڵەتان لەگەڵ ناکەین. مەبەست لە مەترسی جددیتان لەسەرە پلانی داهاتووی عێراقە بەرامبەر بە هەرێم. ڕەنگە پەیامە توندەکان بە جددی وەرگیرا بێت، با چاوەڕێ بین دڵشاد ئەنوەر. ئەم چەشنە لە خەبەرگەلە کە شەنتاژ ئەکرێ و لە ئابعادێکی گەورە لە دەستگاگەل و پەیجگەلە میدیاییە بڵاوە پێ ئەکرێ، کارە خۆ دە حکوومەتە هەرێم پارتی و یەکێتیە. بۆ ئەم کارەکەم هەروەکو ئێمە پێشووتر وتمان حکوومەتە هەرێم دووچارە مەرگە سیاسی بوو، دووچارە مەرگە سیاسی بووگن و ئەمانە لە ڕۆژە ئەوەڵی شۆ ئەیانزانی وەکو چۆن هەفتاکان فێر بوون و ئەزانن کە سەروبەندی تێت و دەبێ بڕۆن و مەموریەتیان تەواو ئەبێ، مەموریەتیان تەواو بووگە و ئەزانن کە تەوازۆنە هێز لە عێراق گۆڕیاکە. بەناوی هاوپەیمانان و ئەمریکا و کە تەهدیدی جدیانەکە و هێزە پێشمەرگە ڕێکخەن، ئاغاگیان هێزە پێشمەرگە ڕێکخستن پێویستی بە تاریفکردنە نیشتمان هەست، پێویستی بە تاریفکردنەوەی کورد هەست. کورد پەز و مەڕ و ماڵات و کیسەڵ و قالۆنچە و ئەوانە نییە کە مەوجودێکی تەبیعی وێت بە دەلیلی دوورینی هەنێ پارچە کە پێئێژێت جلەکە کوردی بوێ بە کورد، یا ئەحیانەن زوانێ کە تۆ پێئێژی زوانە کوردی کە زوانە کوردیمان نییە ببێ بە کورد. کورد ئەگەر چمکە چمکێکی حەزارەتی و تەمەدونی و ژیاریە و ئێوە بە عینوانە نوێنەرانە خۆ سەپێنەرە بەسەرە کورد تا ئەم دەقیقە بە هەبوونە ئیمکاناتێکی پان و بەرین، بە هەبوونە ماستاوکەر و دەمدرێژ و لووسکەی دەوروبەرتان توانن معناکردنەوە تعریفکردنەوەی یەکدێڕ و لە هۆنینەوەی چیرۆک و کوردبوونتان نەبووگە. بەڵام ئاخێزە کوردەوارە سەربەخۆ و کارەی کردگە، هەم پرسیارەکانی دروست کردگە و هەم خۆنی گێسیوە. پس تۆ ناتوانی هەروە لە خۆت و بێی هێز یەکخەی، ئەمە نەمایشێکی کارتۆنیە. هیچ هێزێ لە هیچ هێزێکی تر فەرمان ناوە و بگاتە ڕۆژە تەنانە گشتی ئەی قوچێنێوە دەرەچێ و ئەگاتە وەختەکەی کەرکووک و کەس نەیزانی کێ مقەسر بوو، تۆ مقەسر بوو یا ئەوان. تۆ حتا سەرە ڕەش دەرچووی ئەدوود کارە لاهور بوو، کەچی ئەگەر دارودەسەی یەزدان پەناه لە پەردێ تانکە ئابرامزەکەیان بۆتان نەتەقاندایێتەوە ئەو پێشمەرگە گەڵگەنی گە فاسدانەی دەورەبەرە پیاویانتیانە و لەو شەڕە لە بەرامبەر حەشدا بوێسێ. بەڵام بۆ نەمایشە تەلەڤیزیۆنی و ئەبرۆ و باریکە قەرتیاگەکانە پشت تەلەڤیزیۆن فرمێسکیان ڕژاند و لوشە لوشیان بوو، لوشە لوشەکانمان لەبیر تێت. ئێوە کارە خاسێکتان کرد، واتان کرد بەم مەردمە، ئەم مەردمە مەجیدە، ئەم مەردمە ئازادە، ئەم مەردمە سەروەرەتان کردە پیرەژنە دۆڕژیاگە کزۆڵە تەجاوز پێکریاگە خوو بە تەعەدا و تەجاوز گرتگ، حەز بە مەزۆ و نیەت و قوربانی بوون کردگ، حەز بە سواڵ و کردگ، ئێوە واتان پێکرد. ئیستەیشە ئەمەی وا بڵاوی پێەکەن خۆتان نەزانن عێراق ناگەڕێتەوە دووە و قسەکانە خێزە کوردەوارە سەر بە خۆت دروسە و ئێوە ماتەوان ڕۆژێک تێقوچێنن و دەرچن.
بۆ ئیشێ تێقوچێنن و دەرچن مامەڵەکردن و ماستاوکردن ئیتر نایخوا عێراق حتا فاسد بێت ئێوە ئەتوانن تیا جەولان بن حتا هێزێکی تر بەسەر هێزەکانی ترەوە دەسەڵات بگرێ مەجالە جەولەی ئێوە نامێنێ بێزەبا من ئێوە حاڵیکەم متەوەجێ بوون ئەمانەی وا دەم لە سەروەریی یاسا و دیموکراسی و ئەم جۆرە تۆڕە هاتە ئەدەن ئەحیانن لەم هەرێمە کوردستانە لە 8 کورسیە پارلەمانە پارتی چلووردەیەکی تێری یعنی ئەمەلەن پارتی ئەکسەریەت یا ئەغڵەبیەتە کورسیەکانە پارلەمان تێرێ و چون حکوومەت پارلەمانتاریە ئەتوانێت یەکتەنە دەوڵەت تشکیل بە یعنی ما بەقیە حیزبەکان ئێشێ بڕۆن بۆ خۆیان ترش بخۆن و ببن بە ئۆپۆزیسیۆن و دەوڵەت لە دەستیان نەوێ ئەمما چون پارتی چاریان ناکە و چون پارتی فدراڵەکەی لە بەغا پولێ نایێرێت و ناتوانێت لە دەم و دەستگای فدراڵە عێراق کەڵک وەربگرێت تا یەکێتی مەجبور بکە مل بدات و دەنگە مەردەمە عێراق چون عێراق وڵاتێکی دموکراتیکی فدراڵە لە ڕێگەی دادگای باڵای عێراق و پلیسی فدراڵی و هێزە فدراڵیە عێراق چۆک بە یەکێتی دابنێت تا دان بنێ بە نەتیجەی هەڵبژاردنەکان دەوڵەتەکە بەش ئەکا لە بینی هەرچی فاسدە لە حیزبی شۆعیەوە گرتگە تا کۆمەڵە و تا سوسیالیزم و تا کۆمەڵی ئیسلامی و یەکگرت و یەکێتی وە گۆڕان پشتیان تیاوێت لە واقعا ئەگەر لەگرا سیستەمێک کار بکات ئەحیانەن پارتی ناوێت کورسیە بە کەسێ بە بۆ پارتی ئەو کاراکە فرە پیای محتەرمێکە فرە ئینسانگەلە خاسێکن نە ئینسانگەلە خاسێک نییەن تێخەکەیان شیرەکەیان کولە لە بەغا نایوڕێت بۆیە ئەم بازیە لەگەڵ خەڵکە ئێمە ئەکەن ئەوە سەکە مەلا بەختیار هەڵەگەڕێتەوەیژێ یەک کورسیش لە پارلەمان نایرین ئێمە یەکێتین دەی ئەم یەکێتیە تاکەی ئەتوانێت هەروە بمێنێتەوە تا زەمانێک کە حکوومەتە فدراڵی لە بەغا نەچەسپیاوێت ئەگەر بچەسپێت دادگای باڵای یەکێتی خڕۆ ئەکاتەوە خڕیەکات و خاس خڕیەکاتەوە ئەگەر قودرەتە ئیجرایی بێ ئەگەر لە بەغایش هێز لە دەسە کەسێکی تراوێت کە بۆ ئەوەڵین بار سنەتێکی شکان سنەتی دەوڵەتی ئەکسەریەتی فاسدی شکان و دەوڵەتە ئەغڵەبیەتی هاورد و نەزیفەکەی کرد ئیتر ناگەڕێت دواوە ئەو سنەتە فاسدەی شکاند دەرنەتیجە عێراق ناگەڕێتە دواوە و حکوومەتە هەرێمە کوردستان تووشە مەرگە سیاسی بوو دوێکە مەلەکە ئەلیزابێت مرد بەڵام خەڵکەکە لە دەرە باکینگهام پالاس وێسیاون ئەیان و لانگ لیڤە کینگ پادشاه مردبوو لانگ لیڤە کینگ یا مەشێبیانوت هەیە لانگ لیڤە کوین بەڵام چون معمولەن پادشاهە شعارەکە هەرواسە بە چه معنایەکە ئەمە یعنی دروسە مەلەکە ئەلیزابەت مردووە بەڵام مەقام سەلتەنەت و پاشایەتی لە بوارە سیاسیۆ نەمردگە و ئەم سەرزەمینە پاشایەتی بەڕێوەی ئەبا ئەوە پێژن هەیکەلە سیاسی هەیکەلە بایۆس حتا ئەگەر پادشا لە لەحاظ فیزیکی و جسمی مردگە هەیکەلە سیاسیەکەی نامرێت پس ئەمە دوو هەیکەلی هەست حکوومەتە هەرێمە کوردستان ظاهرا یە هەیکەلە سیاسیەکی بوو وەلی ئاعترافی پێ نەیەکریا ئەوەشی مردگە هیچ کەسێک نابینیت لەسەر فەدراڵی بوونە عێراق دوێسێ ئەم تەکودەوەوە ئەیکەن و من لە پەیجە دلڤینا دیم کە وتەبێژی وزارەتی پەروەردە و تکێسی لە ساڵە تازەی خوێندن و ئینتمای نیشتمانی فێرە خوێنەرانەکەین دێرە ئێژە کابرایە بە جوانی دڵی بە ژنێک بوو ژنەکە بە جوانی پێی پێ نەهێدا کابرا پیر بوو بۆ 70-80 ساڵی لەبەرە مزگەوت دانیشت و ژنەکەیش پیر بوو
ژنە گەی بە کابراوەتی فڵانی چۆنی کابرا عینەکی بوو وەکو من سەری بەرزەو کردو و نواڕی پێیان ناسی وتی ئیستە سەگ باب یعنی ئیستە سڵاومەکەی ئیستە نزیکمەوی تۆ حەچێکم پێوە نەماگە ئیستەوە 70 ساڵمە بە گۆچانە ڕۆمەڕێوە ئیستەوە خۆتدات تا پرۆسیاگی ئیستە سەلام عەلەیکوم ئەی بۆ لە 20 ساڵەگیان هاتی بێژی سەلام عەلەیکوم تۆ ئیدعا ئەەکەی 100 ساڵە کوردبازی ئەەکەی ئیستە گەرەکتە ئینتمای نیشتمانی وە چی بێری تۆ وە بەرنی لە نەوت وە فاسۆلیاکان کابرا بکەیتە عاشقە تەماتەکانە شارە زوور بیکەیتە عاشقە چی ئینتمای نیشتمانی چیرۆ کە مشتەرەکی گەرەکە وا ئینسانەکان بۆ پێناسری خۆیان ئەوەی کە بە یەک و ئەیان لکێنێتەوە ئەیان چەسپێنێت باسی کەن و باوەڕیان پێ بوێ چیرۆکە نیشتمانی ئێوە چییە بزانە ئێوە بە درێژایی ئەم جەریانە پێژن جەریانە سیاسی مردمێکی عەقڵ سەقەتتان دروست کردە وا دوو ڕەستە ناتوانێ قسەکە کەلەی سەری زرینگە سینەوەی شتی قوڵ تێناگا شتی ڕووکەشیش تێناگا بۆ لەبەرەوەی پرۆسەی عەقلیتیە شێویاگە پرۆسەی عەقلی نییە زەلام بەقەدەر هوشترملێ دری زلە بەڵام کەلەی سەریشی هەرەوە نێ هوشترملێکە هەرەوە نێ واتیە ئەمە ئینسانەکان وا پێکەن و ئێوە واتان پێکردن پس ئێمە دیمان ئەو قسە دروسە و ئەمانان ئەزانن کە کاریان تەواو بووگە و ئەڕۆن بەڵام لێ دوگەرێکیانە بێژن خوا هەڵی ناگرێ هاوپەیمانان پێمانیان وت ئێمە ناتەبا بووین پارتی بخاتەمە لە یەکێتی بخاتەمە لە پارتی لەم بازیە کەس نازانێ چه خەوەر بوو مردمەکەیش خۆ دیتان نە ئینتمای ئەخلاقی ماگە نە ئینتمای ئینسانی ماگە چ بڕسێ بە ئینتمای کوردایەتی و نیشتمان و ئەوانە بەلایەوە مهم نییە تەعقیبە هیچ ناکە فێر کریاگە بەقای بوێت بە قەوڵە هندیش زیندەمانی بوێت یعنی بەس زێنێک بێ ئەنا ئەوەی کە پێویستی ژیانە ئینسانێکە نیسی عەقڵی نییە ئەو هەس و زوان و دەم و دان و مەعیدەی تا فاسۆلیا و گۆشت کاتە خوارەوە تا یاپراخ کاتە خوارەوە تامە یاپراخکە هەس و ئەندامی زاوزێی تا جووت بوێت و ئەم حەسە زاوزەیە و ئەم حەسە شەهوەتیە دەفعەکە هەچێکی تر هەڵی ناوێت بۆ تێناگا بۆ لەبەرەوەی سەقەت کریاگە لەبارە عەقلی و سەقەت کریاگە ئەوانەی بەناوە پارتی و یەکێتی ئیسراریان هەست هەر خەڵکی بگەوجێنن تا ئاگاتە دەقیقەینەوە دوو تێقوچێنن با بزانن بەهایەشی گەورادەن خۆتان خاس ئەزانن کارتان تەواو بووگە مەئموریەتتان تەواو بووگە و دەبێ بڕۆن خۆتان خاس ئەزانن و ئەمما بێمە سەرە خەڵکیاران بزانن بۆ خاتری ئەوەی لە دیبێتەکانە پێشووترە ئاخێزا تێبگەین با من هەندێک مثال بێرم کە دوێ شەو لە کڵاب هاوسا بەحسم کرد ئەمانە بەمەدەمە مەرکە مەلەکە ئەلیزابەتە دووەم و مەرگە شلێرە ڕەسوڵی وا کریاگە بە قاوقیش لە مەریوان و بەو دروشمە بیر لێ نەکراوانە بەو دروشمە دوژمنانە بەرامبەر بە چەمکە کورد و ئینسانە کورد و جەهانە کورد من ئاگام لێ بوو فرە کەسێک لەم مردمە قەومی ئیتنیکی کوردە چمانی نەنەی مردگە یا چمانی خودای لێون بووگە شینوشی پڕی بوو بۆ مەلەکە ئەلیزابیس جا ئەلیزابەت ئێژن ئەلیزابیز یعنی ئەگەر MI6 بفامێ ئەو نەشەقیان تێڵدا شەق نەخوادەوە ئەلیزابیز ئەمانە فکرەکەن MI6 بریتانیا دانیشکە پیجەکانە ئەمانە چکەکات و ئەو پیجانە بەرامبەر بە چەمکە کوردی و ئینسانە کورد هەڵبژێردنەوە بکات و ئەو پیجانە بەرامبەر بە
وە خەڵاتیان ئەکات کە ئەمانە چ ماساوکەرە خاسێکن، چ نۆکەرگە لە خاسێکن. ئینسان حەسرەتە خوا بەوەی کە مردمێکیان وا پێکردگە خوی عوبودیەت و نۆکەریەت وا لە وجودیە لە هەر کوێیەکا کە هەستەکات دەسەڵاتێ کەس فەرقی بۆ ناکات ئەو ئیشێ نۆکەروێت و کلکی بۆ بجەڕێنێت. مهمیش نییە کەس ئەیوێنێ یا نایوێنێ، مهم نییە کەس بە نۆکەری ئەیگریانە، مهم ئەوەسە و حازرە بە نۆکەری و حازرە بە بچووکی. ئائیستە تێمە سەرە ئەم مەسئلە و ئەمما چاوێک بخشێنین بەمە. ئێمە لە دنیای ئێمڕۆژە بۆ خاتری ئەوەی کە دنیایەکی 5Gە، خەڵکەکە سەواتە خوێندنەوەی ئەلفوبای هەست، عەسرە متۆرگەلە جوستوجوویە یاهوو، گوگڵ و ئاسک و ئەوانەسە. خەڵک لەوانەیە دەیتاگەلێکی فرە بێتە بەردەسی. عەسری کتێبی دیجیتاڵی و مەقالات و ئەوانەسە. ئەمە پێویستی هەست کە ئینسان زۆر بە دەقەتەوە بێتە ناوی و احتیاجی بە شتێک کەس بەناوە کریتیکال تینکینگ یان عەقڵی ڕەخنەگرانە. ڕەخنە نە بە معنای ئەو کەلەمە نەغد، بە معنای ڕەدۆکردنەوە. تازە نەغدێکە لە فارسیە تەرجەمە کریا گەسۆ لە کریتیک پڕاوپڕ نایبیکێت، بەڵام لەوە باشتر نەبوو گەلی بخەن. ئیستا نازانم ڕەخنە یعنی چی، یعنی درزی تێەکەی ڕەخنە ئەەکەیتە ناوە شتێک ئەیقڵی شێنی. ڕەخنە یعنی چی نازانم، بەڵام وەکو هەڵس و کەوت ئاگام لێ بووگە وەکو گلەی و بناشت و شتی واسە، بەڵام نە بە معنای ڕەتکردنەوەی شتێکە لە بنیاد هەڵتەکاندنێتی، باتڵکردنێتی. تۆ ئەگەر نگاهێکی نەقادانت نەوێت و کەرەستەکانیت نەوێت، ناتوانی درۆ و ڕاست لە یەکەیتۆ، ناتوانی هەڵس و کەوتێکی دروستت بوێت، ناتوانیت ئینسانێکی باشی بە ئەخلاق بی، بەڵکو تا سەرە ئێسقانت بێ ئەخلاقی. ئەگەر ئەم دنیا دنیایەکی قێزەوەنە، نەتیجەی بێ ئەخلاقی تەکتەکە ئێوەمانانە کە مەسئولیەت ناگرن بۆ نایگرن. لەبەرەوەی ئینسان مەوجودێکی عاقڵە، کە مەوجودێکی عاقڵە مەسئولیەتە عەقڵی هەڵەگرێ. بۆیە مەڕووماڵات لە خیابانە سواری یەکتری ئەون، مەڕووماڵات یەکتری هەڵەدڕن، کەسێ ناڕوا بیانگرای بیان واتە مەحکەمە. بەڵام تۆ کە ئینسانی ئەو حرەکەتەی کە یەکەی لە ناوە کۆمەڵگا ئەکە دەسەڵاتی بوێت لەسەردای ئەنێ، چون تۆ هەم ئیرادەت بووگە و هەم اختیارت بووگە لە ئەنجامە ئەم کارەکە کردەکە. بۆیە مەسئولیەتەکەیشی ئیشی قبوڵکەی و سزایی کە بەسەر تۆ ئەیدەن ئیشی قبوڵکەی. ئەمەی کەسێک لە ئینسان بوونە خۆی کەڵک وەرنەگرێت و پێی وا نەبێت ئەم عەقڵە بۆ ئەوە نییە ڕێگەی گەیشتنە بە تەنهایی بە شەهەواتەکانی بە سەخیفترین جێگە پێتەقی بکا، بەڵکوم و ئەبزارم مەعیشەتی بێ، بەڵکو ئەتوانێت ئەبزارە تەعالیە ئینسانی بێت. بۆیە لەسەر یەکەفێ با من مثالێک بەمە خزمەتتان. ئەڵبەتە ئەم مەردەمە جەدیدەن دینی بووگەی ئێمە وا دینیش نیەن، وەلی دەم لە دین و خوا و پێغەمبەر ئەدەن، نەخۆیان نە مەلاکانە دەوروبەریان ئەوە نە ئەخلاقیان تیانیان. جا بۆ خاتری وی سابتیکەن ئەخلاقیان نییە، بە ئەدەبیاتە دینی قسە بکەین. لە دینە ئەخلاق نییە. ئەخلاق یعنی کۆمەڵی پرنسیب و تەرتیبات و هەڵس و کەوت کە تۆ بەرامبەر بە ئینسانێکی تر بۆ ممکن بوونە ژیانە ئینسانی لەگەڵ یەکتریا ئەیکەی. بەمە ئێژن ئەخلاق. ئەخلاق بۆ معنانە کە ئێوە بە ناوگەڵ تێگەیگن لێ،
وەکو جمێن بەکاریەوەن بە معنای بێ ئەخلاق و ئەمانە یعنی کابرا شەروال پڵیتەس. بێ ئەخلاق یعنی هیچ ئینتمایەکی ئینسانی نییە، هیچ زەمیرێکی نییە، هیچ بۆیەکی لە ئینسانیەت و ئینسان بوون نەبردگە. دەرنەتیجە وەختی بۆیەکی لە ئینسانیەت نەبردوێت، نە بەندەی خوایە خاسێکە، نە هاوڵاتیە خاسێکە، نە باوکە خاسێکە، نە برای خاسێکە، بەڵکو ئینسانێکی فاسدی چۆن بێژین لە مەقام حیوانیەتە. جا بۆ خاتریەوەی لەمە تێبگەین من ئەتانوە مسەلدی بیت گەلێکی تروە جەمعیەتە زۆر و بۆرە بێ ئەخلاق گەلە کۆمەیان ئەکرد لە مەتنا خێستا ئەم دەقیقە و پێیان وابوو بە گەلە کۆمەی حماقەت و فاسدانە و بێشەرەفانە ئەتوانن دەم بە حەقیقەت داخن. بزانە ئێمە شتێکمان هەست بەناوە ئەخلاقە باوەڕ. ئەخلاقە باوەڕ مەسەڵەن ئێمە ئەوێنین ئێمڕۆ فرەکەسێک نەمایشە دینەکە جەدیدەن دیکتاتە سیۆریانە تا شەنگ ڕیشیاندا ئەنێن دەرپێکەیان کورتە متری ڕیشدانێن و خۆیان ئێژن سەلەفی و دەنگیان فرە درێژە و ئەنەڕێن و ئەشیڕێن ئێژێ خوداوەند وای وتکە و چمانی سەرچاوە وەحیەکە وەسڵەوە ئەمۆ جا وەختە خۆی لەو منتەقەی جوانڕوە ئاواییە بوو کابرایەکی بوو بەناوە حەمەی میراول. حەمەی میراول ئەیانوت قورعانێکی ڕەشی بووگە لە ئاسمان و زەنجیرە تەڵا هات کەسە خوارەوە دەست بگریتە زەنجیرە تەڵاکەی حەمەی میراول چمانی دەستیان گر کەسە زەنجیرە تەڵاکەی حەمەی میراول ڕیشێبا ئەدا و کەلێ تەکانەدا و سێ چواردانە حەدیث فڕەداتە خوار و بە درۆ سرفەن بۆ خاتری ئەوەی کە بە شەهەواتی وەنیاتە چەپەڵی بگات. جایسە تێمەسەرەوەی کە تۆ چۆن ئەمە ئەفامی ئەوێنی خەڵکەکە ڕواتە نوێژە جمعە و یەکێ تەزویحێکی پانەگرێتە دەسی و وەخۆی ئێژێ موسڵمان و ئەلحەمدولیلا کا و ئینشاءالله کا و سەر و بنە قسەکانی لە ئیسلامێتیا گوزەرێ زەکاتە دات و پوڵە مزگەوت ئەدات و تێت و ئەڕوات ئەمە خوی پێگرتگە تا ئەوەی کە بیری پێکردوێتەوە. یا مەسەڵەن تۆ کەسێک وێنی بە پێچەوانێ ئەمە بەخۆی ئێژێ من زەد دەدینم ئەی تەیستم بەد هەڵەگرێت و ئێژێ دموکراسی چاکترین مەکتەبە سیاسی کۆمەڵایەتی. لەگەڵ سوالێک دروسەوێت کە ئەم ئینسانە چەندێک لێ کۆڕی گەسۆ یا تەحقیقی کردگە تا بە حەق بگا تا بزانی بۆ دموکراسی باشترین بژاردەیە بۆ ئینسان. بۆ خاترەوەی لەم قسە تێبگەین ئینسان دەبێت اختیاری بێت لە فعلێکی ئەخلاقیە و ئیرادەی بێت لە فعلێکی ئەخلاقیە. من سیگار ئەکێشم ئمڕۆ لە دنیای ئمڕۆوە کارێکیان کردگە سیگار کێشان قێزەون وێ 20 ساڵ لەوە پێش تۆ لە هەر کوێ کامێلی بوجگەرەکە پێە کرد معمولاً کەسێکیش قسەی نەیە کرد بەڵام ئیستا هەر کەسێ بە تۆ بوێری ئەو جگەرەتە پێدا بخە پێت بکوژێنێت و پێت ئەکوژێنێتەوە بەڵام ئەگەر چارە نەکا خۆتە لێ نادا. تۆ وا تەسەورکەم خەڵکەوە ڕوودار بووگە تۆ جگەرەی ها بە دەست و خەریکی جگەرەیە کێشی کاوران وارڕێ پێتان بزانێت توانێت چارەکە ئەگەر مژمۆڕەیەکی بچووکی چوزانم کە زۆڕوی سیگار کێشی کاورا بە نەڕەنەڕ لە ژێرە ناوە سەحەی گشتی و پاراستنە مافە ئەوانی تر و ئەخلاقە بەرامبەر بە سەڵامەتە ئەوانی تر پەلامارە ئەداکە بە سیگارەکە تا فڕێدا بۆ چون پێی وایە پێت ئەوێرێ. بەڵام ئەگەر تەسەور کات کە تۆ کابرایەکی سیۆڵپانی دڕی و ئەگەر دەست بووە بۆ سیگارەکەت سیگارەکە بە چاڵی چاویە ئەکوژێنی تۆ خۆی لێ نادا دووکەڵی سیگار قانی بداوەکو ڕێوی لە کوندەر پەڕێ دەم ناکاتەوە خۆشی ناخاتە وادیە حێسە. ئێوە دیکتانە ئەم جەریانی حیجابی ئیسلامیە کۆمەڵی بەسیجی لە ئێرانە هەنێ ڕیشبۆگەنە ناشرین بەر بە کەنیشکە ناسکێکی 14-15 ساڵی 20 ساڵە ئەگرێت تفەکاتە ناوچاوی و ئەنەوێ لە قژەکانی و ێژی ئێمە شەهیدمان نەداوە تۆ خۆت ڕوتۆکەی تۆ. ئەم بەسیجیە ئەگەر بزانێت کەنیشکەکە پیایە دروسەساوی وا لە پشتیان
و ئەس بزانێت لێ ئەدەن خراو لێ ئەدەن هەموو گیانی ئەهاڕێت نە ئەمرە بە مەعروفەکە نە نەهیە لە منکەرەکە نە بانگ دەکا بە کارە چاکە نە لە کارە خراپە دوور دەکاتەوە ذاتی نێژە خۆ من خوا نییەمەوە من چی خۆ من مصلحەت جیهان نییە مەزانی بوو چون هەموو ئێسکەکانی ئەیشێت ئەحساسەکان پیاگە بیگرێت هەموو پێشەکانی وردەکە تێ هەڵدانی خاسێکە خوا بەڵام لەوێ کە نیشتێکی 14-15 ساڵەس و پێی ئەوێرێت تێ ئەو کارەکە ئەو کارە ئەخلاقی نییە ئەو کارە ئەخلاقی نییە بۆ ئەخلاقی نییە لەبەرەوەی ئەو ئینسانە حتا لە مەسئلەی جگەرەکە ئەگەر باسی سەحە و دیگەران و ئەوی تر و سەڵامەتی ئەوی تر ئەکات درۆ ئەکا وێراگیسی ئەو قسە بکە ئەنا ئەگەر نەیوێریەم قسەیە نەیەکرد لە مەسئلەیە شلێر خانمە گویا شلێر خانم لە دەستە تەجاوز خەڵکەکە وایەژێ دەرچووگە خەڵکە مەریوان و خەڵکە سنە و خەڵکە کرماشان و خەڵکە تاران و خەڵکە کرمان ڕۆژ نییە دەوڵەتە ئێرانی 1 ملیارد تەجاوز بە ڕۆحینەکە میشل فوکۆ بەحسێکی هەست لەسەر تەجاوز یا تەعەدا ئێژێ مەبەستان لە تەعەدا چییە جۆرمە تەعەدا چییە مەگەر توند و تیژی لەشی نییە دەی دەبێت ئەو جۆرمەی کە بۆ خاترە ئینتەرکۆرسێکی لەسەر ڕزایەت نەبوو بێت جۆرمەکەی بەقەدەر مشتێک بێ لە لوتەیەکی بۆ چه فەرقێکی هەست ئەندامە زاوزێ بۆ تایبەت کریاگە و بۆ تایبەت یەکەن نەکە تۆ بێ جواو بێ تۆ بێژی ناو ئینسانە فەردیەتی لە لەحاظە سایکیکۆ لە دەست ئەدا دەروون ناسی و کاکە تۆ لە لەحاظە دەروون ناسی و دەوڵەتە ئێرانی وە بەشەر حساو ناکە حکوومەتە هەریم وە پیاگەدانانی ڕۆژی 100 جار تەجاوزەکاتە وجودە ئینسانیت ئیمکانە ژیانە لێ ئەسێنێت ئیمکانە مالیکیەتە لێ ئەسێنێت دەرفەتی ژیانکردنە لێ ئەسێنێت بەینی حەسارات کۆمەڵگای تەنی گەسۆ وادارەکە ماستاو بکەی وادارەکە قەبکەی بە جەرگە خۆتە لە 100 جێگا تەجاوزەکاتە ڕۆح و ڕەوانە پیاگ نەماگی بەشەر نەماگی ئەوەی تێتا نەماگە شکۆست ئەوەی تێتا نەماگە ملۆڕیە کابرایەکی ترسە زاوری خۆقرچۆکەری خۆکەزۆکەری دەی تۆ یعنی واقعان بەرامبەر بە تەجاوز وێسیاگی قارەمانەکەی خیابانەکانە مەریوان دەی تۆ چۆن ڕۆژی 100 جار تەجاوزەکەن و خۆت دەنگ ناکەی ئیستە هاتکی بۆ شلێر چی نەمایشە دەی داواکەی لە دەوڵەتە ئێرانی عیداڵەتە بۆ بەرقەرارکە خۆ ناوسکە نەوەڕیاگە گەڕازەکەی کابراوانە بەرەدەستا بڕۆ هەڵی دەڕ پێیەکتان تیان نییە ژنێکتان تیان نییە خۆب ئەمە نەمایشە ئەمە بێ ئەخلاقیە وێشێ بەربگری بە کارە بێ ئەخلاقیە جامعە وەگە لە مردمێکە ئەکەوێتە شوێنە کارە بێ ئەخلاقیە کە حاکمیەت بۆ یەکە ئێوە ئەبیسن کابرا تێژێ من دموکراتم من فەمینیستم من تەرەفدارە پەلکەزێڕینەم بەڵام پێی بێژە لەسەر فەمینیزم یەک تعریف بە وەژنبوونە خۆت 5 دقیقە باسکە یعنی چێم تایبەتمەندیە ناتوانێت پێی بێژە سەبارەت بە دموکراسی قسە بکە و بێژە ئەحیانەن تۆ بۆ نازیسم نییەی بۆ ناسیۆنال سۆسیالیست نییەی بۆ دموکراتی نەئەزانی ناسیۆنالی سۆسیالیزم چییە نەئەزانی فەشیزم چییە نەئەزانی کۆمۆنیزم چییە نەئەزانی دموکراسی چییە بۆ ئەچیقێنی و هاوار ئەکا و چیقەچیقێسی ئێژێ دموکراسی یا ئەنەڕێنی ئێژێ دموکراسی ئەو ئێژێت من حەز بە دموکراسی ئەەکەم مافم مرۆڤ ئەەکەم جیهانی ئازاد ئەەکەم یعنی من ئینسانێکی ئەخلاقمەدارم ئینسانێکم لە پێگەی ئینسانی و بۆی حەزی پێکە لە کاتێکە لە خۆی بێ ئەخلاقتر و بێ شەرەفتەر خۆیسی ئەزانی بۆ چون هیچ تحقیقێکی نەکردەوە نازانێت دموکراسی چییە فەرقی دموکراسی تەکە سیستەمەکانەتەرا چییە و ناتوانێت لەسەری قسە بکە ئەی بۆ ئەنەڕێنێ و ئەشێڕێنێ ئێژێ دموکراسی بۆ خاترێەوەی دموکراسی ئیمڕۆ مەرغوبیەتی لەلایەنە ڕۆژئاوا هێزە بینولمەلەلی هەست و پێی وایە کە بابا ئەمریکا ئەربابە گەورە ئەمریکا نظامە سوڵتەی جیهانی ئوروپا پۆلیسیان وا لە پشتیە ئەمە توانێ بچیقەچیقەکە
بۆ حکایەتێکی بۆ حکایەتە کاورایی سیگار کێشە لاواز وا پێی ئەوێرێت ئەی بۆ نایژێ حەز بە نازیسمەکەم لەبەرەوەی نازیسم مەرغوبیەتە جەهانی نییە نێسی بێژێتی هوی ئەکەن وە قسەی پێیەکەن پس ئەوێنی ئەمەی کە هاوار ئەکا ئێژێ مافە مرۆڤ دموکراسی کاورای درۆزن بێ ئەخلاقە تا سەر ئێسک بێ ئەخلاقە هەروە کە مەلاکەی پشتە مزگەوت و پشتە تریبوونەکەی مزگەوت بێ ئەخلاقە چون خەریکی حەڵاڵ و حرامکردن و ڕەوایەتی درۆ زەعیفکردن بەدەمە پێغەمبەری ئیسلامە لەبەرەوەی بەناوگەڵی بکە وە کوردی ئێشێت وهۆی ڕەسوڵ و ڕەسوڵە خوان بێزیە ئەگەر تۆ بە دەستگای ئەوقافتۆ کە وەکو ماشینە جوجەڵە کێشی مەلاف ڕائداتە دەرەوە و بە مەدرسە گەلێ مختلفە فەقیت و جایژێ کەسێ باوکی نانی بوایە مناڵەکەی نەهێناردە فەقیەی مەلاف ڕاداتە دەرەوە ئەگەر شەرەفە بوایە شتێکت کە نەئەزانی تەحقیقە دەکرد و ئەدوت نایزانم نەتۆ بێ درۆ بوەسیتە دەمە خوا وە فکرکەی کە تۆ خەریکی کارە موسبەتەکەی مردم دینی و ئەەکەی تۆ مزگەوتەکانی پێپەڕەکەی قەیناکە با مزگەوتەکان شلوغ بنە هەتاوە درۆ نە تۆ ئەوەی ئیکوژی ئیمانە ڕۆحە معنەویەتە ئەوەی ئیکوژی درۆکردنە و درۆ نەکردنە ببەخشن بەدەمە پێغەمبەری ئیسلام و بەدەمە خواوە تۆ یەکەم فاسدی وا پێگەی معنەویەت لە جامعە ئەکوژی لە لەحاظە دینیوە تۆی مەلا بە درۆکان کە ئەیکەی بە قسەهای سەخیف و خورافەیە کە ئەیکەی بە چرت و پرتێک کە ئەیوەسیتە دەمە محەممەدە پێغەمبەری ئیسلام بەو چرت و پرتانە دەرنەتیجە تۆ بێ ئەخلاقی هەروەکو ئەوەی وا ئەژێ دموکراسی و ناتوانێت تعریفە دموکراسیکە بێ ئەخلاقە ئەمە بینە سەرە مەسئلەیە عاقلیەت بە قەوڵی ئینگلیسیەکان ریزنینگ کە تۆیە ئینسان لە وادیە ئینسان بوونە خۆتا موجودی متفکری و احتیاجت بە کەرەستە هەست بۆ خاتری وەی نەتخەڵەتێنن بە ئینحراف نەچی ئەمە حتا بە شدینیەکەتا نەگرێت و کە تۆیشی ژیروی نەتخەڵەتێنن تۆ لە ناوە دینە لەسەر چنکەکان زۆر حساسی لەبەرەوەی بە غەڵەت بەکاری نەبن چۆن ئەگاتەگرا حساسیەتدان نامێنێ تۆ لە بەشە نەغدا ئەشێ لە دەرەوە بدواڕیتە مەسائل خۆتی لێ دوورکەیتۆ دەخاڵەتت یانەوێ حب و بغزیت یانەوێ حب و بغزیت یابێت فعل غەیر ئەخلاقیەکەی کار تەرجیحی ئەەکەی و بۆ خۆتی ئەخونجنی تۆ دەلیل ئەتاشی بە تۆ سەرەتا ئاکامێکە گرتگە و دەلیل ئەتاشی بۆ ئاکامەکە وەکو حکوومەتە هەرێم وەکو ئەحزابە کوردی فاسد بەدەسە بێگانە دروستکردیاک بۆ نابودی کورد هاتکن کارنامەکەی ماڵوێرانی و بێ ئەقلی و فاسدکردنە مردمی ئێمەس ئەوە نەتیجە کەس تۆ ئەیوێنی کابرا تێلەگرا دەلیلی بۆ تاشێ ئەقلان نییە و خوا نازانی و دوژمنمان فرەس و گەمار و دریاگین و بەڕاستی و مەسعود کوڕە خاسەس و پاڤڵ کوڕی خاسێکە و خۆحڵی ناگری و قاسم نوخۆی خاس و بەڵام سەرانی حیزبی دموکرات فاسدن ئەمە خەریکە بۆ نەتیجەیە فاسد دەلیل ئەتاشێ ئەمە بێ ئەخلاقانە ترین ڕەفتارێکە کە ئینسانیەکەکەیە بێ ئەخلاقی خەیلە بێ ئەخلاقی خەیلە بێ شەرەفی ژینە بڕۆ بزانە واسە یاوانیە تۆ ناتوانی بە حب و بغز نەقدکەیتۆ تا لە ناوە جەریانێک هاوی ناتوانانی نەقدیکەیتۆ مەسەلەن من هەڵگەڕێمەوە بێژم دابێ زەحمەت نەقدێکی عەشیرەکە بکە
نەقدێکی بنەماڵەکەکە ئەنواری پێماژی بنەماڵی من هەر چەندێکیش خراپبی بنەماڵەمە بە قوربانیان بم دەی دیارە تۆ لەگرا فعلە قەیرە ئەخلاقیەکەی قەیرە ئینسانیەکەی دەی کابرا پارتیە یەکێتیە پەکە کەس دموکراتە کۆمەڵەس وا لە ناو دڵ دموکرات و کۆمەڵە و پەکەکە و پارتی و یەکێتیە لەمانە نهات کەسە دەرۆ وەکو کورد بنوارڕێ پێیانە وەکو ئینسانێکی پرسیارگەر بنوارڕێ پێیانە وا لە ناو دڵیانە ئەی خونجنی بۆ مستەفای هیجری ئەی خونجنی بۆ ئاغای مەسعود بارزانی ئەمە ئینسانێکی بەغایەت بێ ئەخلاقە وەلە ئینسانیەت تۆهیە بێ ئەخلاقە درۆزنە شەیادە زەعیفە زەعیف النەفسە ئەمە جامعە نابود ئەکا ئاغای گیان تۆ باوەڕێکە هەست تحقیق نەکردوێ دەمە واکەی گاڵەی دەمە واکەی فڕی دەیتە دەرۆ وەسە ویروسەکەی کۆرۆنا وا زیقتان کردو لە ماڵا خۆتان شاردووە نەمرن بابەکانتان لە ماڵا ئەمرد نەڕوین چاڵیکەن و خاکیکەن چۆن تۆقی بوون ئەو چرت و پەرتەوا لە دەمتان تێتە دەرۆ بێ تەفەکر فڕی ئەدەنە دەرەوە وەکو مەڕ و ماڵات یەخەی کوڕکەنجتان نەگرێت یەخەی خۆتان نەگرێ یەخەی ژنتان نەگرێ یەخەی شوتان نەگرێ جامعەیەکی تابوونت دەندان فاسد دروزەکەن کە ئینسان دڵتەنگەوێتیە ناتوانێ ژیان کاتێ ناتوانێ کارکە ناتوانێ حەجێ بواتە بەرەو چون گشتی درۆزنە گشتی فاسدە و ئەمە خەتەرناکە ئەمە مەرگ ئینسانیەتە ئەمە مەرگ ئینسانیەتە مەسئولیەت بگرن وەخت دانین بۆ فکرکردن ئەوانەتانەوە موسڵمانن حەدیستان هەز ئیستا ئەمیانە سەحیح وێ ناسەحیح وێ پەندێکی ئەخلاقی گەورەی واتیە کە یەک ساعەت بیرکردنەوە بەرامبەرە بە 70 ساڵ عیبادەتکردن ئاژی کابرا بیر ناکاتەوە بۆ بیر ناکاتەوە تا بە حەق بگا تا تحقیق بکە و بە حەق بگا تێدەمی ئەکاتۆژی دموکراسی قەشەنگە وەڵا من بەچکە مسلمانم بۆ بەچکە مسلمانە چون ژنی پێئەدەن قەرزی پێئەدەن وا لە ناوی جامعە مۆدەیە ئەوە نییە پێغەمبەر ئیسلامی فرە خۆشگەرەکە عیبادەتی خوای فرە خۆشگەرەکە گەرە کێسی واقعەن ڕێگەی بکەوێت لە بەهەشت و ئیمانی بوێت نەناوانە نیە حەجکەم لەوانە نیە درۆکە فاسدە چون تۆ دەری ئەخەی لە هەڵس و کەوتی لە شتایەکە گوێی ئەدا لە خۆی لە ڕەفتاری لە تەمامە کارگەلێکە ئەیکا دەرەکەوێ میسان ئینسان بێ ئەخلاقیەکە تابوونە دەندەن بێ ئەخلاقە لە جامعەی بێ ئەخلاقە ڕۆژگار و خۆشێکتان نابێت ها جامعە گەورەی نەماگە بۆیەوە ئێوە وا بێ ئەخلاق بووگن حەیتەرانەکەن ئێستا ئێمە ئەمشە و زانیمان بێ ئەخلاقی بووگە بە مەرەز کەوت کەسە گیانە جامعی ئێمە ئاغا گیان ئێمە کۆمەڵێک فعلی ئەخلاقیمان هەز کە بە ئەعزامانە ئەیکەین کۆمەڵێکی تری دیار نییە نابینرێت ئیشێ مسلح بی بە ئەبزارێ تا بتوانی دەریخی ئەوە نیاتە ئەوە بیرۆکەس ئەوە چۆنیەتی بیرکردنەوەس ئەوە ڕزاڵەتگەلێک وا لە ناوە دەروون بتووە وەکو حیسادەت وەکو بخڵ وەکو ئەمانە بۆ تێگەیشتن لێیان ئیشی تۆ سەتحێکی تر لە خوێندنەوەت بوێ ئەها ئەم مردمە وەختی قسەی بۆکەیژێ بەڵگەڵ خوا بۆ چونە مردمە ئەقلی فقط وا لە چاویە ئەوە بوێنێ ئێژێ ئەوە چەرخە ناتوانێت لە گڕێک کە لەسەر ئەمە بوێنێت بەم نەتیجە بگات کە وەسیلەیەک دروست کردیاگە کە سیگاری پێڕۆشنەکەن پێژن چەرخ یا فەندەک ناتوانێ ئەوە بوێنێ ناتوانێ بۆ لەبەرەوەی پرۆسەی ئەقلیەتیان تیا سەقەت کردە دەرنەتیجە تەحلیل ناکە ئینسانێک کە دارایە ئەقڵە ڕخنەگرانەس تەحلیلەکە پرسیارەکە تەحلیلەکە پرسیارەکە
تا هەڵس و کەوتی دروست بێ تا فعل ئەخلاقی بکە. تۆ ئەڕۆی دزیەکەی بەم دەسانە دزیەکەی خەڵک ئەوێنێ تۆ سەیارەی خەڵکێت دزی پوڵی خەڵکێت دزی لە دیواری خەڵکە ڕۆیتە سەر و ماڵەکەی ئەوڕی ئەوێنێت تۆ وەختی هاتی ئەندێشەی کەسێکە باس کرد هەموویت باس نەکرد ماڵە ئەندیشەکەیت بڕیوە دزی بێ ئەخلاقی ورد و درسە ئەوانەی وا مەتنە ئاخێز ئەوەن و باسە ئاخێز ناکەن دز بێ ئەخلاقن ورد و درسە ئەوانەی کە چمکەکانە ئێمە ئەوەن و باسی ناکەن بێ ئەخلاقن دزن خەیلی بێ ئەخلاقن خەیلی بێ شەرەفن وە لە مەقامە ئینسانیان نییە. ئەمانەی کە من وتم زۆر مهمە بابزانن لە دانیشگا مهمەکانی دنیا ئەمڕۆ وەکو ئۆکسفۆرد وەکو هاروارد وەکو ستانفۆرد وەکو کەمبریج حتمەن لە بەشە گشتیە کریتیکال تینکینگ یان بیرۆکەی ڕخنەگرانە فێرە خوێنکارانەکەن بۆ چون ئمڕۆ مەرجعیەت دنیا کەوت کەسە دەسە زانکۆکان علم دەرنەتیجە ڕەمماڵی فرە بووگە لە عیلمە فرە کەسێ لە ژێرە ناو و دکتۆر و پسپۆڕ و متەخەسس و زانکۆ خەریکی کڵاو ئەسەر خەڵکنیان درۆکردن کاولکردنە خەڵکیە وا چوون لە ژێرە ناوت دەروون ناسە هەلاکووی و ئازیتا ساعیان و ئامانەی وە باسە مەسائلە جنسیەکەن جامعەی ئێمە و فەسادە فاحش جنسی کێشیاگە کێ کردی ئەمانە کردیان لە ژێرە ناوە عیلم بۆیە ئەمانە ئەو کەسانەی وا قرارە نوخبە بوون و کۆمەڵگا بگەڕێنن ئێشێ فێرە کریتیکال تینکینگیان کەین تا نەخڵەتین تا تۆ هەر کتێوێ نەخوێنیت پێ دوابێشتە مهمێکە بەڵکو وەختی خوێندت ئێشێ بە نگاهێکی نقادانە بیخوێنی پرسیارکەرانە بیخوێنی تا کابرا تەجاوز وە زێنە نەکە تۆشێ و ئەبزارتە بوێت بیناسی بزانی چی دروستە چی غەڵەتە بە چی ئێژن دەلیل ریزن بە چی نایژن دەلیل. پس ئێمە دیمان وەختێک ئێمە تەحلیلمان نەوێت ناتوانین نیات فکر و ئەوانەی ئێمە نابوو دەکاوە ئێمە بەرەو نابوودی ئەوات بیخوێنینەوە. ئەگەر کەوتوینە شوێنە کارە مۆد فعلە قەیرە ئەخلاقی ئەکەین بێ ئەخلاقین درۆزنین تۆ ئەتوانی بێژی من دموکرات نیم ناتوانم سەبارەت بە دموکراسیش قسە بکەم چون سەوادیم نییە چون نازانم چۆن سیستمێشتە خاسێکە نازانم ئەو جار تۆ بەڵێ کاتە نییە بڕۆی هەموو شتێ بخوێنی تۆ لەزا بە قەتعیەت چی قەچیق مەکە لەم حەوزە ڕووداری مەکە لەم حەوزە خەڵک ئالوودە بکەن مەڕۆ لە ژێرە ناوە قارەمانە تەجاوز شلێرە ڕسووڵی بفرۆشی تۆ ڕۆژێ 2000 جار تەجاوزەکەن خۆت و کەس و کارە نزیکە لە ژێرە دەسە عەلیە خامنەی یا دەم ناکەیت و پانەکرگەسە بۆیان تۆ ئینسانە بەڕێزێک نیت ئەخلاق مەداریش نیت گەورەیش نیت خۆت شەکەت مەکە چەکە خۆتە دروست بەرخۆتکە و خۆت درۆ مەکە تۆ ئینسانە درۆزن و دەردە خۆتیش ناخۆی چوە دەردە ئەترافیانە بکە مەکەن وا مەکەن وەم جامعە وا مەکەن وەم جامعە خۆتان دڵتەنگەون خۆتان تەنیاون خۆتان قێز ئەکەنەوە لە خۆتان لە پڕێکا ئەوێنن ئەوەی پێتان و دیار نییە ئینسانن حەفیەکی عەجیب و غەریبن خۆت ناناسیتەوە مەکەن وا مەکەن. دەرنەتیجە من ئیجمالەن بۆ یارانە ئاخێز کۆمەڵی مەسائلم وت تا ئێوە متوەجه بوون کە ئاخێز وەختی هەڵەگەڕیاوە نەخدە ئەم ئەحزابەیە کرد و کابرایی وت فڵانە کەس ڕەحبەرمە حەزی پێیەکەم ئێمە مەجبور بووین بەم نەسە کەلامە جوابی بین و تا کابرەتەکان بخوا بفەهمێ چەنێ بێ ئەخلاقە
ئەمانوت کاکەی جانەگرە حەوزەی سیاسەتە، حەوزەی ژیانە عمومیە، کارە حب و بوغز نییە. تۆ ئیشی دەلیل بێری تۆ حەزی پێیەکەی چاوت دەرەهات فرە حەزیەکەی بینی لە خۆت. بۆ ئەم دارمانە ئەدا لە ڕۆحە کاورا لەبەرەوەی کاورا متەوەجه بێ چەنێ بێ ئەخلاقە. خۆ کابرا متەوەجه نەبوو، پێی وابوو بەگە لە کۆمەی مشتی فاسدی وەکو خۆی ئەتوانێت و بواتە بەرەو چون جامعەکەی فاسد کردگە. بەڵام حزور ئاخێزە کوردەوارە سەر بەخۆ خەریکە و وزە و هەناسە ئەگەڕێنێتەوە ناوە کوردەوار. هەتا بەیانی حکوومەتە هەرێم چیقە چیق کاو لە چی سوور کاو بێژی واینە سەر جێگەی خۆمان حکوومەتە هەرێم تۆپیوە تووشی مەرگە سیاسی بووگە. فکر خۆتان کەن، فکر خۆتان کەن، نەتانوێنم ئاوارە بوونە سەر سنوورەکان بکەونە چیقە چیقە، نەتانوێنم جارێکی تر بکەونە سوالکردن، نەتانوێنم پانیکەنەوە بۆ عەرەبە شیعەیە عێراقی دەست بووە بۆ ژن و کەنیشکتان. گەوادیتان پێ نەوێنم ها کە زۆڵی نەکەن لەبەرە تەلەڤیزیۆنەکان و شاشەکانە سۆسیال میدیا بتانوێنم، چون ئەوەنە فاسد بوو گەنیستە پێتانێژم فکر خۆتان کەن. دەمتان واخەکەن تۆ بێعەقڵی نەتیجەی ئەوەسە خۆت خۆتە بێعەقڵ کردگە، تۆ فاسدی نەتیجەی ئەوەسە خۆت خۆتە فاسد کردگە. احتیاجی بوو بە ئینسانیەت خۆتا بچیتۆ تۆزێک بۆ خۆت و بۆ مەقام ئینسانی خۆت ئەرزش قایل بی. نەتوێنم ها نەتوێنم ماجەراکەی کەرکووک تکرارکەیت و پڕوویە وەکو ژنە لەش فرۆشە ناوە لەش فرۆشخانەکان لە ژێرە کاورای کڕیاڵ هەڵسیت و خۆت بتەکێنیت. بێژی هیچم پێ نەها توخوانانێکم پێبەن. نەتوێنم، چون ئەم دەفتە خراوتان پێیەکەم، خراوتان پێیەکەم، واتان پێیەکەم نەڕۆنە ڕێوە، واتان پێیەکەم ئەگەر شەرافەتتان بێ پەتەڵخن خۆتان کوژن. حکوومەتە هەرێمە کوردستان تووشە مەرگە سیاسی بووگە بفامن. وەلەم ڕۆژانە جێتان تێڵن، کارەکەیان پێتان کردگە و شایەت ومانەکەتان پێتێرن. ڕۆژێ بگەڕێرۆ لەم فەسادەم گشتە مزگەوتە ئەڕۆی دوودانە مۆعەزەیە دینی تێتا کار بکە، تەوبەیە نەسوح تێتا کار بکە. تۆ خۆت نەسوحی، تۆ لە نەسوح بێ ئەخلاقتری، بێ ئەخلاق. وا بۆ بەقاو زێنگمان ئەم زێنگمانە تۆ ڕۆژ بە ڕۆژ بارە گوناحانە فراکە. ئەگەریش ئەخلاقی بیرەکەیتۆ بینولملەلی بیرەکەیتۆ ڕۆژ و ڕۆژ بێ ئەخلاقترەوی وە لە ئینسانیەت دوورەکەویتۆ. ئەمانە گشتی نەمایشن، خۆ عەقڵی پێتان داگە لەم ئەقڵە ئیستفادەکەن، دەربێن لە سەغارەت و حقارەت. تۆ ئەگەر کۆیلەی کوڕ کۆیلە نەوی ئەژداد تەجاوز پێکریاک نەوی بە تۆ چڕەبتی کێز مەلەکە ئێلیزابێتە بریتانیا مردگە یانە مردگە. کاورای کاول تۆ لە ژێرە ناوە مۆدێڕنیتە و ئینسانە خردگەرا دوێ کە ڕۆژنامەی دە تەلەگراف ئێژێت کوین ئێلیزابێت کە سەلتەنەتە بریتانیا گرەیس ئەف گاد بوو، لطف خداوەند بوو، یعنی ملت هیچگارەس، مەشروعیەتە ملت هیچگارەس، خوا کردگەسیە پادشا حاڵیتە. defender of faith، پارێزەرە ئیمانە خەڵکی بوو. دێم قسانە خۆ عەلی خامنەیش وا قساکە، خۆ مەلاکرێکاریش وا قساکە، خۆ ئەو لەتیفە سەلەفیش وا قساکە. حەپە حەپی چیتانە بە دیار مەلەکەی بریتانیا و خەجاڵەت ناکێشی لە خوات. بوو و دەسەڵاتەکەی حازری وە نۆکەری گیانەتێ لە خوریان بۆ نۆکەری. دانیشە سەر جێت مەجموعە تۆزی هەستەتیاوێ، تۆزە غوڕورەتیاوێ، تۆزە پیاگوە، تۆزی ژنوە، تۆزی ئینسانوە. و ئەوانەی شارە مەریوان ئەگەر ئێوە قارەمانە وێسیانە لە بەرامبەر زوڵمن عەلی خامنەئی و جمهوری ئیسلامی ڕۆژێ ملیۆن جار تەجاوز دەکاتەوە خۆتان و ڕۆح و ڕەوانتان. نە شەرەفتان ماگە نە کەرامەت، نە زەمیرتان ماگە نە وجدان. ڕۆژێ 20,000 دەحفە سای کیە ئێوە ئەڕۆخێنێت
فەردانیەتان نەماگەکرد پێتان وایە دخولە ئاڵەتە تەناسولیە مەردانە لە دەستگاهە تەناسولیە ژنانە بێ ئیجازە تەسیرە ڕەوانی و تەخریبە ڕەوانی ئەکا. عەلی خامنەئی بە سیستەمە قانونی بە بوروکراسیەکەی ڕۆژێ 10,000 جار تەجاوز ئەکاتە ڕۆحتان، دخول ئەکاتە ناوە ڕۆحتان بێ ئیجازە. ئەها ماساوچیت، ئەها ترسە زاوری، ئەها خۆسان سوورکەری، ئەها تەمامە ئەمانە هەی دێت وەگە قارەمانە تەجاوزی و مخالفە تەجاوزی ژێی تۆ ئەگە بێڵزەنی باخچەی خۆت بێڵ لێبە. بێ ئەخلاق مەون، بۆ لەحزەیە شەهەواتە خۆتان کارە بێ ئەخلاقی مەکەن. تەمبەڵیە خۆتان و فاسدیە خۆتان بە بێ ئەخلاقی جوڵمەن و یەخەتانەگریها، خراو یەخەتانەگریها و تاوانەکەی ئەدەن، خراو تاوانەکەی ئەدەن. ئومیدوارم یاران ئاخێزە کوردەوارە سەربەخۆ متەوەجه بوون کە ئاخێز چۆن نەڕواڕێتە مەسائل و دروست لەگەڵە مەسائلە هەڵس و کەوتکەن تا ئەتوانن یاران ئەم سەرزەمینە و سەرزەمینە کوردان کۆکەنەوە تا هێزێکی مادی لێ دەرکەوێت، تا ئەوانەی هەستە بە تەنهایی یەکەن گەلە کۆمەی جەهالەت و فسادیان لێکریاگە خۆیان لەمە دەربێرن و با بزانن لە سەرزەمینێکە ئەمە ئیدەیەکی بچووکن و ئەکسەریەتی کە غەرق بووە لە فەساد بشوێن خۆیایی کێشێت، چون ئەوان پڕن لە تەزەلزۆل، پڕن لە بێبڕوایی، بێ ئینتمایی. حکوومەتە هەرێم کاری تەواوە، داستانە کوردبازی و دەمە قۆپانبازی کاری تەواوە، دەوڵەتە ئێرانی داری خواریگە لە ڕۆحی و مەرگە ئیدۆلۆژیکی کردەگە، گشتیان کڵەپسیان کردگە واینە وەزعیەتە خاسێکە ئەتوانین تاریخ دروستکەین تەکە ئەوامە لە فاسدا بێسن. هەچ کام لەوانە بۆ ئێوە ناونە نیر و ئەمانە بۆ خۆیان ناونە نیر و بۆ تۆ ناونە نیر و ئینسان فاسد بێژگەل لە فەساد کارێکی تر ناکە. متوەجه بوون ئێوە بە پێچەوانەی ئەم سیستەمە فەسادە خۆتان مردمن، هەڵکە بێ ئەخلاقی ئەکا، درۆ ئەکا، فعلە خراوەکە بەنە ناودەمی کۆی کەنەوە، ئەم فەزا کۆکەنەوە گەورە لە کوردان نەماگە بوویە کوردیان وا نابود کرد.